ئێوە ناونیشانی بابەتەکەدان فێربوون لە پۆلەکانەوە بۆ سەکۆ دیجیتاڵەکان بوو. ئێمە سێ جۆر خوێندنمان هەیە با بڵێن. ئێستا باسی خوێندنی باڵات کرد و باسی وەزارەتی پەروەردەشت کرد. ئێمە خوێندنی ئۆنلاینمان هەیە فەیس تو فەیس، ئیسێ وەکو ئەمەی کە با بڵێن ئەم میتینگەی کە خۆمان بەکارێنین، ئەمە پێڵێن ئۆنلاینی ڕاستەوخۆ، یعنی بۆ نمونە مامۆساکە قسەکە و قوتابیەکان گوێگرن، دوای شەتوان قوتابیەکان پرسیار بکەن هەروەکو چۆن لە ناو پۆلا پرسیار و جوابەیە. هەرچەند ئەمە ناکاتە ناو پۆل، چونکە با بڵێن دوو ژینگەی جیاوازن. ئەوەی کە ئێمە لە بەکارێنین لە وەزارەتی پەروەردە خوێندنی دیجیتاڵیش ناگرێت تۆی سەر ڕۆمە سەر ئەویش دوو شێوازمانی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ. ئەوەی کە ئێمە با بڵێن بەکارێنین ناڕاستەوخۆیە. مەسەلەن بابەتەکان بە ڤیدۆ تۆمار کراوە لە ناو پلاتفۆرمێک دانراوە ناوی ئیوانەیە، یان مەسەلەن پلاتفۆرمێکی ترمانێ ناوی قوتابخانەکەمە. لەوێ قوتابی ئەتوانێت دەست بە ڤیدۆکان ڕابگات و دەرزی لەسەر بخوێنن. لە پاڵ ئەمانەشدا ئێمە تەلەڤزیۆنمانەیە، تیڤ پەروەردەییمانەیە لە دووەک و سلێمانی و هەولێر. ئێستا بە بۆنەی ئەم بارودۆخەوە بەردەوام ئەوانیش بابەت دانێن، خشتیان بۆ خۆیان داناوە، مەسەلەن بابەت پێشکەشەکەن بۆی ئەو قوتابیانەی کە بە هەر هۆکارێک دەستیان ڕناگا بە ئەنتەرنێت یان بە خوێندنی با بڵێن ئەوەی کە ئێستا بە دەنگەکە یعنی بە ناوبانگە لە ناو خەڵکە پێڵێن ئۆنلاین دەستیان پێڕەناگا توانن لە تەلەڤزیۆنەکانە بینەری بن. خوێندنی ئۆنلاین هەستەکەم یعنی خوێندنی باڵا زۆرەوە بەکاردێنێ، شێوازی ڕاستەوخۆکەیە، فەیس تو فەیسە مامۆسایان بابەتەکان دانێن، یان لە ڕێگەی میتینگۆ لە ڕێگەی زوم بێت، لە هەر ڕێگەیەکی تر بێت ئەتوانن بەکاری بێنن. خوێندنی دیجیتاڵی لە خوێندنگە نێودەوڵەتیەکانە هەیە، هەن هەندێک وڵات هەیە بابەتەکان بە شێوازی PDF یان بە شێوازی ئامادەکراو بێ لە ناو تابلێتێک یان لە ناو لاپتۆپێکا دایانێن بۆ قوتابیەکان، بەوەش ئەڵێن خوێندنی دیجیتاڵی. خوێندنی ئەلکترۆنیمانەیە ئیلێرنینگ، تقریبا ئەو دوو بابەتە هەردووکی تێکەڵکەی، یعنی چۆنەڵی دوو بابەت بۆ خوێندن تێکەڵکە، ئەم حزوری و هەمیش ئۆنلاین، ئەم شتێکی لەو بابەتە ئەگرێتەوە. ئێمە لە سەدەی 21 تقریبا لە دوای کۆرۆناوە با بڵێن خوێندنی ئۆنلاین زۆر بەزەقی هاتە ناو خەڵکۆ و بوو بە جێگەی باسۆخواست، چونکە ئێمە ئیوانە لە 2021 با بڵێن خستمانە بواری جێبەجێکردن و قوتابیان توانیان بەشدار بن و یعنی هەوڵێکی سەرەتایی بوو. ئێستا ئەم جارەی تر ئێمە با بڵێن لە ئەپدەیتکردن نابووین، لە ئەپدەیتکردنی بابەتەکانە. ئێستا لە ئیوانە هەنێ بابەتمانەیە با بڵێن منهەجە کۆنەکەی تازە نەکراوەوە، هەنێ ڕەخنە و تێبینی ئەوانە هەیە لەسەر ئەوە. ئێمە ئێستا لە حاڵەتی ئەپدەیتکردنین بۆی با بڵێن بە خێرایی بتوانین فریا بکەوین بابەتە تازەکان دابنێت. ئێستا لە قوتابخانەکەم ئێمە بڕیاردرا ئەوەی کە منداڵەکە ئاڵای کورسانی لەسەر شانە و ڕێکاوتیانەوە بکرێ بە بەرگی کتێبی پۆلی یەک. ئێستا لە پلاتفۆرمی قوتابخانەکەم دوایی کاچینە سەری و شەڵا شاشەکە شەیرەکەم، یعنی هەوڵ دراوە بە زووی شتەکان ئابدەیت بکرێت و بخرێتە بەردەسی قوتابیان و خوێندکاران. عادەتەن خوێندنی ئۆنلاین با بڵێن پێویستی بە ئەنتەرنێتە، یعنی پێویستی بە ئامێری تەکنەلۆژیە، کە ئەمەش لە ئەم کاتە لەوە چێ با بڵێن 160 ژنەی پێکێت کە ئەهەی شێتی بەڵام نازانێت بەکاری بێنێ. ئێستا کە ڕۆشتینە سەر بابەتەکان پێتانەڵێم لەکوێ خەلەلەکانێ لەکوێ کێشە دروست بووە کە خەڵک ناتوانێت بە ئاسانی پێڕابگات، تەنانەت مامۆساکانیش ناتوانن بە ئاسانی پێڕابگەن. ئەویش نەبوونی هۆشیاریە، یعنی نەبوونی هۆشیاریە لە بواری تەکنەلۆژیا و کۆمپیوتەر و ئەوانە. جۆرەکانی خوێندنی ئۆنلاین ڕاستەوخۆمانەیە کە مامۆستا و قوتابی فەیس تو فەیس، یعنی ئەتوانن یەکتر ببینن و وەکو زوم و گوگڵ میتینگ، کە ئێستا ئەم کاتەکە خۆمان قسەیتیاکەین هەندێک لە قوتابخانەکان پەنایان بردووە بۆ تەلیگرام و بۆ واتسئاپ و بۆ ئەوانە خۆیان گروپیان دروست کردو مامۆساکان بە شێوازی ئۆنلاین لەگەڵ قوتابیەکانان، یعنی
با بڵێن دەستبەرداری پلاتفۆرمەکان بوون چون لەو ڕێگەوە ئێستا خەریکن. شێوازی ناڕاستە و خۆشمان هەیە کە بابەتەکان پێشتر تۆمار کراون وەکو ئەمەی ئیوانە و با بڵێن قوتابخانەکەم پێشتر ئامادە کراوە قوتابی ئەچی خوێنێت و لە ڕێگەی هەڵسەنگاندنەوە کە دوایی ئەویش باسەکەین مامۆسا ئەتوانێ بە ئەرکی ماڵەوە بنێرێ بۆ قوتابیەکان و قوتابیەکان بەو شێوە بیبینن. مامۆستا من لێرەیە ڕاتەگرم لەوە هیچ بڕیارێکمان هەیە بەوەی کە ئیتر هەموو قوتابخانەکان پێویستەکە لە ڕێگەی ئیپەروەردەوە خوێندن بکەن نەک بە نمونە خوێندنگەیە کەڵەسێ بە گۆگڵمی دانەیەکی تر بە زوم ئەوی تر وەکو بەڕێستان فەرمووتان گروپ لە تەلێگرام و لە واتساپ و لە پلاتفۆرمەکانی تر دروستەکە هیچ بڕیارێکی گشتگیر هەیە؟ نا ئێمە هیچ بڕیارێکی وامان نەداوە بۆ نمونە بڵێن ئەگەر قوتابخانەیە خۆی ئشتیادی با بڵێن بڕوات لە تەلێگرام ئێستا منەوەی کە ئاگدارم هەندێک لە قوتابخانەکان لە ڕێگەی تەلێگرامە گروپیان بۆ خۆیان دروست کردو و مامۆساکان خەریکن یعنی دەرز بەتە لە بەکانەڵێن پرسیار و جواب بکەن. من تەنانەت ئەم پێش ئەوەی بێمە ناو ئەم میتینگەوە هی مامۆستایەکی ئینگلیزی قوتابخانەی ئیمام محەممەدم بینی لە کفری وا بزانم لە ڕێگەی تەلێگرام بوو یا واتساپ بوو لەگەڵ قوتابیەکانی خەریکی دەرشەرحکردن بوو. ینی نە وەزارەت هیچ ئینێکی با بڵێن نەیوتوە ئەبێ 100% ئەوە بەکاربێنی هەرچەند ئێمە ئێستا خۆمان خەریکی کۆکردنەوەی ڕێژەی بەکارهێنانین چونکە ئیوانەکە ڕۆشتینە سەری کاتێک قوتابیەک سەی ڤیدۆیەکە کا ڕێژەی بۆ تۆمارەکە بۆ نمونە ڤیدۆیەک 30 دقیقەیە ئەم قوتابیە 5 دقیقە سەیرێکات بۆ منە ڕێژەکەی 100 با بڵێن دەیە بەڵێ ئەوەش ئەگەر مەسەلەن سەی هەموو ڤیدۆکە بکات ئەبێتە 100% یعنی ئەمە بۆ ڕێژە ئەزانین کە قوتابی چەندێک بەکاری هێناوە چەندێک بەکاری نەهێناوە. ئەوەی کەوتت ئیپەروەردە ئێمە ئێستا هەموو پلاتفۆرمەکانمان جاکرێتەوە گەل لە شاشەکە ئێسەوە عەرزم کردووە ئێستا ئێمە کە با بڵێن ئەدمینی سەرەکین لە ئیدارە سەربەخۆکان و لە پارێزگاکان طبعاً فول ئۆپشنین هەموو ئۆپشنەکان بۆ ئێمە هەیە ئیپەروەردە بەشێکە تایبەتە بە قوتابخانەوە یعنی تایبەتە بە مامۆسا و فەرمانبەر بە زانیاری قوتابیان بە زانیاری قوتابخانە بە نووسراوی هاتوو ڕۆشتوو بە با بڵێن تۆماری محاسەبە 11مانەیە کە هەموو ئەو کەرەستانی لە ناو با بڵێن ئەو هەموو کەرەستانی کە لە ناو قوتابخانە و ناوەندەکانی خوێندنیە بێ لە محاسەبە تۆماری محاسەبە 11 تۆمار بکرێ ئێمە لێرە بەشێکمان بۆی کردووەتەوە لە ناو ئیپەروەردە یعنی ئیپەروەردە تایبەتە بە بینای قوتابخانە بە با بڵێن کارگێڕیە بەڵێ بە هەموو زانیاریەکانی مامۆستا و فەرمانبەر قوتابی قوتابخانە بە هەر هەمووی وە لەوێ هەیە ئی هەڵسەنگاندنمان هەیە با بڵێن دووەم پلاتفۆرم ئی هەڵسەنگاندنە ئی هەڵسەنگاندن بەڕێوەبەر ئەتوانێت پەیام بنێرێ بۆ هەموو قوتابیان و ئەتوانێت پەیامیش بنێرێ بۆ مامۆستا و فەرمانبەرەکان بە تەنها یعنی ئۆپشنی پێدراوە کاتێک پەیامێک ئەنووسێ ئەتوانێت تەنها بۆ قوتابیانی بنێرێ یان بۆ مامۆستایانی بنێرێ یان پەیامێک بنێرێ گشتگیر بۆ هەموو قوتابیان لە ڕێگەی ئی هەڵسەنگاندنەوە مامۆستایان ئەتوانن هەڵسەنگاندنی قوتابیەکان لە ڕووی ئاستی با بڵێن پەروەردەیی و ئاستی زانیاری ڕۆژانەیان یان ئامادەبوونیان ئامادە نەبوونیان هەڵسوکەوتیان لە ناو پۆلە ئەتوانێت لە ڕێگەی ئی هەڵسەنگاندنەوە بگێت بە دایک و باوکی لە ناو ئی هەڵسەنگاندن خشتەی وانەکان هەیە نمرەکان ئەتوانێت لەوێ ببینێت یعنی ئەوە پلاتفۆرمێکە با بڵێن لینکێکە لە بینی خێزان و وەزارەتی پەروەردە و قوتابخانەکانە ئەتوانن پەیامی پێ بگەێنن یان ئەرکی ماڵەوەشی پێ بنێرن. پلاتفۆرمێکی ترمانەیە ئی ڕێنماییکار تایبەتە بە ڕێنماییکارانی پەروەردەیەوە کە لە ناوەندەکانی خوێندنە هەن ئەوە ئیشەکانیان دیارە ئی ڕاهێنانمانەیە پەیوەندی بە ڕاهێنەرەکان و هەیە کە لە ناو قوتابخانەکانە مەسەلەن هەفتەی یەک ڕۆژ یەک با بڵێن یەک وانە دەرس بە مامۆساکان نەڵێنەوە لەسەر میتۆدەکان ئەوەش ئیڕاهێنان ئیوانەمانەیە کەوتمان بابەتەکانی تیا تۆمار کراوە هەموو بابەتەکانی تیا تۆمار کراوە
ئی کتێبخانەمانەیە ئەوەی کە مەسەلەن یانوت ئەگەر مامۆسایەک چەند کتێب بخوێنێتەوە ئەوانە ئی خێزانیش تا ئێستا نەکەوتووەتە با بڵێن بواری جێبەجێکردنەوە ئەویش ڕێنمایە کە خێزانەکان چی بکەن ینی چۆن ئەوەی کە تایبەتە بە خێزانوە لەوێ دانرێ ینی چۆن مەسەلەن لەگەڵ قوتابیەکانیانە چی بکەن چی نەکەن چی باشە چی نەکرێوەکو ڕێنمایی ئامادەکراو بۆیان دانرێت بەشێکی ترمان هەڵسەنگاندنی دەرەکی قوتابخانەکانە هەر لە ناو ئەوە جیاکراوەتەوە و مەسەلەن سەرپەرشتیارەکان ئەڕۆن هەڵسەنگاندنی دەرەکی بۆ قوتابخانەکان ئەنجامەدەن لەم هەڵسەنگاندنی دەرەکیە ئەتوانن شتەکانی خۆیانی تیا تۆمارکەنەوە زانیارانی کە وەرێگرن لەوێ تۆماریکەن ئی ریزبەندیمانەیە ینی ڕانکین ئێمە ساڵانە کە هەڵسەنگاندنی دەرەکیە کرێ ریزبەندێک بۆ قوتابخانەکان دەرەکرێت لەم ریزبەندی هەموو کوردستان دانرێ تۆ توانی بە کلیکێک هەموو ریزبەندی قوتابخانەکان لە ناو ئەو ئی ریزبەندی ببینی ئەمەی بەڕێوەبەری سیستەم تایبەتە بە خۆمانەوە بۆ مەسەلەن پاسوەرد گۆڕینێکە تێکچوونێکە شتێکە لەوێ تایبەتە بە خۆمان و خۆمانەتوانین چاکی بکەین مۆسا بە معزز نەبێ ئەمانە هەر هەمویان وەکو ئەپلیکیشنی مۆبایل هەن ئەتوانرێ ئینستەڵ بکرێ لە مۆبایلەوەیە هەمووی ئەتوانی داخل بی بە یوزەر و پاسوەردی مامۆسا و فەرمانبەر لەگەڵ قوتابی ئەتوانی داخل بیت بەڵام ئی پەروەردە تایبەتە بە قوتابخانەوە کەس ناتوانێت با بڵێن داخل بێ ئیلا ئەوەی کە بەکارێنەرە لە ناو قوتابخانەکە ئی هەڵسەنگاندن هەم قوتابی و مامۆسا و فەرمانبەریش ئەتوانن داخل بن لە ڕێگەی یوزەر و پاسوەردی خۆیان و ئی ڕێنماییکار تەنها خۆی ئەتوانێت داخل بێت چونکە تایبەتە بە خۆیوە ڕاهێنەری ژەروا ڕاهێنەرەکان ئەتوانن داخل بن هەڵسەنگانی دەرەکیش سەرپەرشتیارەکان ئەتوانن داخل بن یعنی ئەوە ئیشی ئەوانە کەوایە مۆسا بەمە ئەوەی بۆ دایک و باوک زەڕورە ئێستا ئیوانەیە وایە ئیوانەیە لەگەڵ قوتابخانەکەم ئەو دوانە زەرورە ئێستا ڕۆینە سەری کە چۆن بەکارێنێ کێشەکان لەکوێ دروسە بێت من بۆیە حەزم کرد ئەو پێشەکیە بدەم بۆی بەرچاوڕوونیەک هەبێت دوای ئەوە بڕۆینە ناو بابەتەکانەوە خوێندنی ئۆنلاین بژیت خوێندنی ئۆنلاین چۆن هەموو شتێک لە دنیا سوود و گرنگی هەیە ڕێگری هەیە لەگەڵ با بڵێن لایەنی خراپیشی هەیە و لە ئەخیری شابێ ئەنجامێکمان بداتێ یعنی ئەمە ناکرێ بە بێ ئەنجام لە ناو ئیشێک دەرچینە گەر ئیشەکە 100% ناتوانین من بڵێم خوێندنی وەلای 100% خراپە ناتوانین بڵێم 100% باشە کۆمەڵێ باشەیە کۆمەڵە ڕێگریشی هەیە لێرە من سوودە گرنگەکانیم نووسیوە نەرمی لە کاتە یعنی فلێکسبڵەتی تۆ توانی کاتت بۆ گەڕێت و ینی پێویست ناکات من مەسەلەن لە سەعات 8 بڕۆم بۆ دەوام تاوەکو سەعات 12 توانم هەر کاتێک بێ کارەکانی خۆم ئەنجام دەم بوانەی کە کارەکەن ئەتوانن بە شێوازی ئۆنلاین بەشدار بن کەمکردنەوەی تێچوو پێویستی بە خەرچی کرێ بەشە ناوخۆی ئەوە عادەتەن بۆ خوێندنی باڵاش بەکار دێت ئەو سوودەیان دەستڕاگەشتن بە سەرچاوە جیهانیەکان لە ماڵەکەی خۆتەوە توانی هەرچیت بوێ دەست بکەوێت کە ئێستا با بڵێن تەکنۆلۆژیان لە ئاستێکە کە یعنی ئێمەمانانیش کە ئیشی تیاگەین فریان ناکەوین یعنی سە زیرەکی دەستکرد کارێکی کردووە خۆت باشە زانی خۆتش لە ناو بوارەکەی کە یعنی منەڵێم مانگێک بە ساڵێکە ڕوات لەم سەردەمە مانگێک بە ساڵێکە ڕۆ ینی فریان ناکەوی شتەکانەوەنە خێرایە پێشکەوتنەکانەوەنە خێرایە سوودێکی تریەوەیە کە ئێمە ئەتوانین ئەم ئامێرانە بەکار بێنین یعنی لی دا نابڕێن ئێستا من ئەمڕۆ لەگەڵ برادێکا مناقەشەوەمان بوتم ئەگەر خوێندنی وەلانی هیچ سوودی نەبێ وای کردووە لە مامۆسا و قوتابی هەوڵە دەن کە ئەگەر لە هەر ڕێگەیەکی لینکی پەیوەندیوە بێت چ واتسئاپ بێت چ تەلیگرام بێ هەوڵە دەن یعنی شتێک بکەن بە شتێک لە 2021 جیاوازترە ئێستا 2021 جیاوازترە ئێستا مامۆسایان خۆیان هەوڵە دەن یعنی بەکارهێنانەکانیان زۆر کردووە یعنی ئاستی خۆیان بەرەو باشترە بن لێرە من تەحەدی و گرفتەکان ئەوش چەند خاڵێکم خستووەتە ڕوو پێویستی بە خۆڕێخستنەیە خوێندنی ئۆنلاین یعنی پێویستی بە خۆڕێخستنەیە من جارێکیان مامۆسایە گوتبووی من بابەت لە ڕێگەی ئەوەی
کە کامیرە دانێت و بابەت تۆمارکاوت بووی وەڵام من ئەگەر قوتابی نێرنداینە نازانم دەرشەرەکەم یعنی لە بەرچاوی کامیرەکەوەش کێشەیە پێویستی بە خۆڕێخستنەیە ئۆنلاین پێویستی بە ئیرادەیەکی بەهێزەیە بەڕاستی چونکە چاودێری ڕاستەوخۆی مامۆسای لەسەر نییە سەبۆن منە منەڵێم قوتابیەک ئەگەر سەعاتێک ڤیدۆیەک با بڵێن کە عادەتەنەوە کووانە تۆمارکراوە لە 40 خولەک زیاتر نەبێ یە قوتابیەکە توانێت مۆبایلەکەی بکاتەوە بۆ خۆی ڤیدۆکە بڕاو سەیریشی نەکە من لەوێ چاودێری مامۆسای لەسەر نییە یعنی ئەوە یەکێکە لە گرفتەکان گرفتێکی تر کەمی پەیوەندی کۆمەڵایەتی مامۆسا و قوتابی لە ناو پۆلا با بڵێن ئەمە واکەم مامۆسا و قوتابی لە ناو پۆلا بێ پەیوەندی کۆمەڵایەتی هەیە سەلەن باشتر لە مامۆساکە تێگەیە پرسیاری لێگا مامۆساکە پرسیار لەوانەکە وەکو هاوڕێتیەک دروسە بێ لە نێوانیان لە ئۆنلاینەکە ئەوە نییە گرفتە تەکنیکیەکانیشمانەیە وەکو ئەمەی کە ئێستا دروست بووە ئێمەیسە کێشەیەکمانەیە لەبەر مەسایلی هاک چونکە عادەتەن هەر خەتێک کە فری کرا خۆ دەزانی بۆ هاکردن زۆر ئاسانترە لە ئەوەی کە با بڵێن کە سکیوریتیە خرێتە سەر و تو فاکتۆری بۆ ئیزافاکرێت و ئەوانە ئیشکال دروستە بێ ئێمە بەس تەنا کاپشایەک دروست کراوە بەس بۆی کە بڵێ ئەمە مرۆڤە مەسەلەن ڕۆبۆت نییە بڕواکەی زۆربەی تاقەتی بەکارێنانی نییە یعنی پیتە ئێستا ڕۆینە سەری پێتانەڵێم بە عملی کە پیتە کەپیتەڵ و سمۆڵەکانیان چۆن لێ تێکە چێ نازانن داخل بن یەک دوو جاراوڵەدات تاقەتی نییە مەسەلەن لەگەڵیا بڕوات یان وردەکاریەک تۆزێت چەندانەیە بگۆڕێ بزان ئێمە کەپیتەڵە یان سمۆڵە بووەتە کێشە بۆیان و ناتوانن داخل بن تایدا دەرەنجامیش خوێندنی ئۆنلاین تەنها جێگیرەیەکی کاتی نەبوو بۆ سەردەمی کۆرۆنا ئێستا بۆتە بەشێکی دانەبڕاو لە سیستەمی فێربوون با بڵێن مۆدێرنا چۆن ئێستا بۆ نمونە تۆ توانی لە ماڵەکەی خۆتا دانیشی بەدەیان کۆرس و خوێندنی ئۆنلاین و بڕوانامە بەدەست بێنی تووە لە ماڵەکەی خۆشتای دنیای گەشتۆ بە خوێندنی ماستەر و دکتۆرا ئەمە حەقیقەتە بزەبت ئەوە من ئەوەی کە با بڵێن کورتەیەک بوو لەسەر خوێندنی ئۆنلاین ئەگەر پرسیار نەبێت ئەڕۆمە سەر بابەتەکان بە عەمەلی یعنی بە عەمەلی کە چۆن ئیشی لەسەرەکرێ کێشەکان لەکوێ دروستە بێت مامۆستایان ئەم ئیوانە تقریباً ڕووکارەکەی هەروەکو ئیپەروەردەیە بەس لێرە نووسراوە قوتابخانەی ئەلکترۆنی مامۆستا با بڵێن مامۆستا و قوتابیش ئەتوانن داخل بن ئەو کێشەی کە دروستە بێ بۆ با بڵێن بۆ ئێمە ئەو کێشەی کە دروستە بێ بۆ ئێمە ئەم کاپشایەکە لێرەیە یعنی بۆ نمونە ئێسامە دوو ژمارەیە پیتێکی من وایە بینم کە کەپیتەڵە بۆ نمونە پیتێکی سمۆڵە پیتێکی تری عەفۆ بە عەرەبی نووسێ با من چاکی کەمبی کەم ئەنگلیزی ئەبی ئەمانە وەکو خۆی داخل بکرێت ئەگەر وەکو خۆی داخلی نەکەی نایڵێ داخل بێ ئێسا ئەڵێ هەڵەیە یعنی شتێکی ترم پێدا چەند جارە لێرە مشکیلەکە ئەوەیە چەند جارێک دووبارەیە کاتۆ تااقەتی نامێنێ با بڵێن کە دیەک دوو جاروای کرد داخل نەبوو یەکسەر وازی لێنێڵێ من ئەمە بە کەڵکی من نایە هەرچەند ئەمە کێشەیە بەڕاستی بەڵام ئێمە لەبەر مەسایلی هاکو ئەوانە ناچارین ئەوە بکەین ئێسا ئەوە داخل بوو ئەوە بن بە 4 جار یعنی خۆم حەزم کردواین بێ بۆی بزانین بە 4 جار یەڵاتوانیم داخل بم کە داخل بوو قوتابیەکە لێرە دوو بەشی بۆ کرێتەوە ئی هەڵسەنگاندن لەگەڵ ئیوانە یەکەم جاری هەڵسەنگاندنەکەکەین و ئەگەر مامۆساکە یان بەڕێوەبەرەکەی پەیامێکی بۆ نردبیان ئەرکێکی ماڵەوەی بۆ نردبێ ئەتوانێت لێرە چێکی کە قوتابیەکە ئەتوانێت لێرە چێکی کە ئەرکی ماڵەوە هەڵسەنگاندن نمرەکانی ڕێنمایی پێویست بۆ خێزان خشتەی وانەکان ئەگەر بەڕێوەبەرەکە یان مامۆسایەکی پەیامی بۆ بنێرە لێرە لە نوتیفیکیشن ئاگداریە کات و کە شتێکی بۆ هاتووە توانێت بیکاتەوە و سەیریکان لێرەش دوو شتمانەیە هەڵسەنگاندن
ئەوەی کە مامۆساگان هەڵسەنگاندن بۆ ئەو قوتابیە کە نێنن و هەر مامۆسای بابەتێک ئەتوانێت هەڵسەنگاندن لە ڕێگەی یوزەر و پاسوەردی خۆیەوە بکات و بینێرێت بۆ قوتابیەکە. لێرە خشتەی وانەکانمانەیە، ئەبێ خشتەی وانەکان لە ناو ئیپەروەردە داخل بکرێ ئۆتۆماتیکی نوسخەیەکی دێ بۆ ئێرە یعنی دایک و باوک دەتوانێت لە ڕێگەی هەڵسەنگاندنەوە خشتەی وانەکانی مناڵەکەی ببینێت. بم لێرە دەوری خوێندکارە گەڕن وایە بەم ئەکاونتێکە داخل بوون. بەڵێ دوایش بەی مامۆسایش داخل لە بین. ئەمە لێرە بابەتەکانێتی ئیوانە بۆ نمونامە پۆلی 6 هەموو بابەتەکانی لێرە هەیە. با ڕێزمانی کوردی با بڵێن ڕێزمانی کوردی کە تۆ لێرە کلیکەکەی هەموو بابەتەکانی مەسەلەن ڕستە و جۆرەکانی ڕستە و جۆرەکانی ڕستە کە تۆ لێرە کلیک لە ڤیدۆکە ئەەکەی ئۆتۆماتیکی هینەکەت بۆ حسابە، یعنی ئێستا بابزانام ئەو ڤیدۆ هاتووە، ئێستا وابزانام ئێستا ڤیدۆکەیەت ڤیدۆکە ئێستا شیر بوو چونکە بێتە دووین. ئێستا گەرسەیکە لێرە ڕێژەی بینین بوو بە 100%. سڵاو قوتابیانی خۆشەویست، من مامۆستا بنار لە قوتابخانەی ژیاری بنەڕەتیکتان لەگەڵتان دەبم و پێشکەشکردنی چەند وانەیەک لە بابەتی زمانی کوردی، بەڵام وەکو بەرچاوڕوونیەک تەنها بابەتەکانی ڕێزمان ئێمە لێرە شلۆڤە دەکەین، ئێوە بخۆتان ئەو دەنگەکەی داخم بۆی دەرنەچیا یەکسەر لێرە ڕێژەی بینین دەست پێکات، ڕێژەی بینین تۆمارەکات چەند دەقە زیاتر بمێنی تۆ ئەوەنە ڕێژەکە سەرەکەوێ با بڵێن. بەڵێ ئەوە من ڤیدۆکەم بۆی بزانن کە چۆن ڕێژەکان تۆمارەکرێت. بەس ئەگەر ئەوەی کە مامۆستا شۆڕش وتی ئێمە ئالێرە نامە گۆڕکێمانەیە، ئەم نامە گۆڕکێ ئالێرە توانی بڕۆیتە ناو مایکرۆسۆفت تیم یان لە ئایفۆن یان لە ئەندرۆید دەتوانی دای بەزێنیت و ئیش بەڵام لەم کاتە چالاک نییە لەبەر هۆکارێک کە زەختە خاتە سەر سێرڤەرەکان. بەڵێ ئەمە بەشێکی ترمانەیە قوتابخانەکەم، ئەمەی قوتابخانەکەم ئێمە ئەم قوتابیەی کە من کردومە تۆ با بڵێن پۆلی یەکە، ئەکە پۆلی یەک داخل بووی بە یوزەر و پاسوەردی پۆلی یەک عادەتەن ئەوەی پۆلی یەکەکە لەیرە چییە بێ ئەکتیڤە بێت، سا پۆلی 2 پۆلی 3 پۆلی 4 ئەکتیڤ نییە، کلیکشی لەسەر بکە ئیش ناکات. لەبەرەوەی من یوزەر و پاسوەردی پۆلی یەکەم داخل کرۆت تەنها پۆلیەکی بۆکرێتەوە، بۆن منەگەر پۆلی 4 داخلکەم تەنها پۆلی 4 ئەکتیڤە بێ. مهمی ئەم پلاتفۆرمە ئەوەیە کە لێرە زیرەکی دەستکردەی ئای ناو نراوە زانا، یعنی ئەتوانی تۆ گفتوگۆ لەگەڵ زانا بکەیت لە چوارچێوەی کتێبەکە، یعنی دەرناچێ با بڵێن بۆ شتی گشتی و ئەوانە مێشتی مناڵەکە بە شتێکی ترا با بڵێن بۆ شتی زیاتر بچێت، تەنها لە چوارچێوەی زانیاری کتێبەکە لێرە ئەتوانێ وەڵامداتەوە. بۆ نمونە قوتابیەکی پۆلی 6 با بڵێن بابەتێکی کۆمەڵایەتی خوێنی ئەتوانێت داوا لە زانا بکە بڵێ بە شێوەی خاڵ بۆم ڕیسکە یان بە شێوەی پرسیار و وەڵام بۆم ڕیسکە، لێرە زانا خۆی ئەیکە، یعنی کەس ئەڵێم زانامە بەستم ئەی ئایەکەیە. لێرە کە تۆ بابەتەکانەکەی تۆ بۆ نمونە من بابەتی زانستی پۆلی یەکەکەم و هەموو شتەکان بە ئەنیمەیشن ڕێکخراوە، یعنی شێوازێکی زۆر با بڵێن پێشکەوتی تیا بەکارێنراوە بۆ ئەوەی قوتابی و مامۆساژ بە ئاسانی بتوانێت ئیشی لەسەر بکە. وەکو لە سەرەتا باسم کردوتم 200 سمارت بۆرد بۆ هەموو کوردستان 200 سمارت بۆرد دابین کرا بوو، 12شیان دابین کرد بۆ گەرمیان، ئێمە 6مان لە قوتابخانەی هەتاو لە کفری داناوە، 6شی لە قوتابخانەی بانە لە شاری کەلار دانراوە. ئەلێکە با بڵێن سمارت بۆردەکان کە ئەیکەی تۆ مامۆسا بە یوزەر و پاسوەردی خۆی داخلە بێ ئەمەی بۆ کاتۆ ئەم بەشەی بۆ کاتۆ بۆن منە من وانەی یەکەمەکەمەوە
کەوانەی یەکەمم کردووە کلیکی لە لەوانەی ئەمڕۆمان باسی هەستەکان دەکەین با بزانین هەستەکانمان چین هەستی بیستن هەستی بینین هەستی بۆنکردن هەستی تامکردن هەستی بەرکەوتن ئەمە قوتابخانەکەم هەموو بابەتەکانی بەو شێوەیە ئێستا لە حاڵی حازر با بڵێن بازنەی یەکەم ئیشی لەسەرەکرێ هەموو پۆلەکانی تریش دانراوە بەڵ ئەویش ئیشی لەسەرەکرێ کە هەمووی ئەکتیڤەکرێ ئیشەڵا هەمووی ئیشی لەسەرەکرێ و بۆ هەموویشی با بڵێن ئایتیا جێگیر کراوە و ئیشی لەسەرەکرێت توانەوە سەبەمە من هیچ ئەزمونم نییە ڕاستی ئەمانم قەت نەبینی بوو بەڕاستی جێگەی خۆشی و دڵخۆشیە ئەوەی کە من ئەیبینم تەوانەوانەی کە ئەخساسیان کۆمپیوتەر ئەزان لە پشتەوە چی لەمانە کراوە وەچی ئیشی تیا کراوە وە کوالەتیکی زۆر باشی تیا بینم بەڵام هەرچەنە ناوبڕ بێ لە بابەتەکانی توە بەڵام پێویستیمان بەوەعی مامۆستایان و خوێندکاران دایک و باوکانە بیهێنم ئاسەوە کە بتوانن سوود لەم بابەتانە وەربگرن. مامۆستا پەیام من چەند جارەوە وتووە ئێستا لای خۆمانێکە کە لە بواری ئایتیان لە بواری تەکنۆلۆژیە ئیشەکە خۆت کە یەکێکی لەوانە ئەوەنەی با بڵێن لایەنی ئەوەڵێن کاگەوتۆ خەریکی چیت ئەم ئیشە بۆ ئەەکەی یعنی ئەو لە ئیشەکە نازانێ ینی نازانێ مەسەلەن ئەمە سوودی تا چەندێکە ئەوە نەزانێڵێ کاکە خۆت بۆ سەرقاڵ کردووە بۆ ئیشەوە بەڵام ئەم ئیشانە یعنی ئەگەر وەکو خۆی ئیشی لێ بکرێ ئێمە بتوانین کادری باشمان نەبێ ئێمە کاتێ ئیپەروەردە 2018 ئیپەروەردە هات بڕواکەی کە دەستمان پێکرد یعنی لە سفرۆ دەستمان پێکرد لە سفرۆ دەستمان پێکرد زۆرێک مەسەلەن حەزی لێی نەبوو زۆرێک ئەوی ئێمە لی نازانین تا وای لێ هات ئێستا وابزام نزیکەی 600 تا 600 بەکارهێنەرمان هەیە بەوانەی کە ئێستا لە کاران بەوانەیشی کەوازیان هێناوە ئەمە هەمووی ڕاهێنانمان پێی کردووە یعنی جارێ 2 جار 3 جار 10 جار بە دەیان جار ئێمە خولمان بۆ کردوونەتەوە و ڕاهێنانمان کردووە بە نسبەت قوتابخانەکەم وەکوتم ئێستا ئێمە یەک قوتابخانەمان ئەمە بەکارهێنێ ئەبێ ئێمە کادری زیاتر دروستکەین بۆی بتوانین نەک بۆ ئێستا بۆ 10 ساڵی تر بۆ 20 ساڵی تر بتوانین هەموو کەسی ئەم پلاتفۆرمانە بەکاربێنێت و ئیشی لەسەر بکا و بتوانین پێشیشی بخەین یعنی نەکارەوەی کە بێسین پێشیشی بخەین ئینشاءالله. ئیپەروەردەشمانەیە ئیپەروەردە لەسەر پاوەرپۆینتەکە تقریبان بە شێوازی گشتی باسم کرد بەڵام ئەوەی کە ئیشی لەسەرەکرێ قوتابخانەکەمە لەگەڵ ئیوانە ئەم دوانەمانەیەکە ئیشی لەسەرەکرێ بەو شێوە کەوتمە بێ یوزەر و پاسوەرد داخل بکەیت و دەرزی لەسەر بخوێنی ئەوە پێشتر بەی قوتابیەک داخل بووم ئێستا بەی با بڵێن بەڕێوبەرێک داخلە بم بۆی بزانین ئەرکی بەڕێوبەرەکە چییە هی قوتابیەکە چیە هێنا بابەتەکانی هێنا ئالێرە بابەتەکانی هێنا بەڵام هی بەڕێوبەرەکە راپۆرت هەیە ئالێرە توانێ سەیری راپۆرت کا بۆ نمونە بەڕێوبەرەکە توانێت سەیری راپۆرت کا مەسەلەن چەندێک بینراوە چەندێک نەبینراوە ئەمڕۆ ئیشمان لە سەرێگە لەگەڵ جەماعەتی وەزارەت بۆ ئەوەی بتوانین راپۆرتەکە زەب بکەین قوفڵمان کرۆ بۆ توانین راپۆرتەکە زەب بکەین خۆمان بە شێوازی عام یعنی بۆ نمونە من بزانم لە هەموو گەرمیان چەندێک ئیوانە بەکارێنن چەندێک لە ئی هەڵسەنگاندن بەشدار بووە لێرە بەڕێوبەرە توانێت لە ڕێگەی ئەم راپۆرتەوە بیبینێ بزانێ چەندێک مەسەن چەند مامۆسا داخل بووە چەندێک داخل نەبووە کێ ئیشی لەسەر کردووە کێ ئیشی لەسەر نەکردووە ئالێرە بەڕێوبەرمانەیە با بڵێن لە ئی هەڵسەنگاندنەکە بۆ نمونە پۆلی حەوت هەڵەبژێرێ بابەتی کوردی ئەوەی سە سریال لەبەرەوە بەڕێوبەرە ناو نایێنێت ئەبێ مامۆسا بێ ئینجا ناوەکانی بۆێنێت بۆی مەسەلەن
ئەرکی ماڵەوەی بۆ بنێرێ یان پەیامێک بنێرێ بۆ قوتابیەکان ئەتوانێت لە ڕێگەی ئەم هەڵسەنگاندنەوە ئیشی لەسەر بکات و پەیامی خۆیانی پێ بگەێنن. تقریبان من بە مامۆسا و بە قوتابی داخل بووم. قوتابخانەکەیشم وەروەکوتم پلاتفۆرمێکە لە ئێستایە بۆ بازنەیەک زۆر باشە ئەگەر دایک و باوک بتوانن بەکاری بێنن، هاوکاری مناڵەکانیان من بتوانن بەکاری بێنن.